لەکوێیە؟ کەمێرایەکی شاراوە لەو سوچەی شوشەکەیە گوماناویە لەو سوچە. لێرەوە کامێراکەی نابیندرێ، دەبێت ڕقەمی تەلەفۆنەکەی بدۆزینەوە. بڕۆین. دەمەوێت پاسەوانی تەلارەکە ببینین. گەورە بڕۆ سەر ڕقەمی تەلەفۆنەکەی. بە چاوان گەورە. سڵاو، ئیشتان بە من بوو؟ کێ لە نەهومی 12 دەژی؟ وەڵڵاهی کاکە من نازانم. ئەو خانوویەکی خاوەنی ئەم تاوەرە گەورەیە. ئێستاش کەسێکی تێدا نییە، بەڵام من پێم سێرەیەوە دەڵێن کەسێکی لێ بووە. بەڕێزڕایی بەرپرسی تەلارەکە کێیە؟ بەڕێز سالاری لە یەکەی ژمارەی 25. ئێستا لەکوێیە؟ ئەو بۆ قەوتێک دەبێ ڕۆشتووە بۆ سەفەر. بەڕێزڕایی هیچت دۆزیەوە؟ سەیری بکە گەورم، ئینتەرنێتی پێوەیە. پێسیم بکە بە سابریەوە بۆ نیو ساعتی تر بە کەلوپەلیەوە لێرە بێت. ئامادەیە گەورم. خەریکە لە شوێنێکی ترەوە ماڵەکەی کۆنتڕۆڵ دەکات. پەیوەندی بە نیازیەوە بکە بڵێ داوا لە فەرمانگە تەلەفۆن بکات. دەمەوێت بزانم دەیتاکانی ئەم تەلەفۆنە بۆ کوێ دەچێت. بەڵێ گەورم. عەلیپور وەرە ئێرە بزانم. هەروە بە شێوەی نهێنی چاودێریە ماڵاکەی. ئەگەر گەڕایەوە هیچ ناکەیت، بەس راپۆرتەکەی و چاوەڕێی فەرمانگەری تێگەیشتی؟ فەرمانتە گەورم. ماندوو نەبن. سپاس دەکەم. چاکسازیە نا؟ ناکرێت یا ببینین؟ نەبەداخەوە چاکسازیەکان لە ئەمڕۆ دەستی پێکردووە لە یەکی خەزەڵوەر کراوەیە. زۆر بەداخ. من بەس بۆ تەماشای سکەکان هاتووم. لێوا دیارە چارەم نییە.
زۆر سپاس. خدات لەگەڵ. خوات لەگەڵ. سەڵام ماندوو نەبن فەرمو. سەڵام گەورم. سڵاو ماندوو نەبن. هێناوتە؟ ئێمە دەبێ هەموو ئەمانە بەپێشکێنین. بەڵێ دیاریش نییە چەندە بخایێنێ. لەوانەیە لە یەکەم سیدی بێت و ڕەنگە لە دوایین سیدی. ئەگەر دەتانەوێت ئێمە بیان بینە سەرەوە. بەڵێ گۆرم دەتوانین یارمەتی بین. نایەوێ سپاس کە پێویست بوو داواتان لێ دەکەم. باش بەهیزنتان. سی خولێک ماوە بە عەمەڵیات. پاتی دەکەمەوە 30 خولێک ماوە بە عەمەڵیات. ئەوە دەنگی چی بوو؟ ئێوەش دەنگەکەتان بیست؟ کارەبای بیناکە پچڕا؟ هێرشتا کارەبای هەیە. بەس کارەبای موزە پچڕا. ئەوە لێرە چیەکەی؟ کارەبای موەلیدە هەڵکرا. داوت گەیشتە سەر جوڵەمەکە تا بێتەڵێ. بیستم تەمایرم. پارازیت نێردرا. ئێستابە. چووم. گەیشتم. بە پێ نەخشە دەرگەکەی سە لە بەرامبەردایە. وایە دەچمە لای. بەسەرەوەی دەرگا گەورەکە قادرمەیەکە دەگاتە دەرگای مەسعادەکە. بەس لە بیرت بێت 3 دەقەت دەرفەتت هەیە بریتە خوارەوە. باشە تێگەیشتم.
پێشتریشەم کارەمان کردبوو. بەڵێ دیاریش نییە چەندە بخایەنێ. بۆ کۆشکی مۆزەخانەی سعدابادیش نەچووە. بۆ منداڵەکان تەلەفۆن کە بزانە نەگەیشتە ماڵ. بەڵێ گەورم. ئەلۆ سەلام عەلیپور، ماندوو نەبی، کاکە هەواڵی نوێ؟ دێ باشە سپاس. خودات لەگەڵ. گەورم هیچ هەواڵێکی نوێ نەبوو. ئەوەتانێ لێرەیە. ئەمەیە؟ وێنەکەی گەورە بکە. دۆزیمانەوە. مۆزەخانە سکە لە پلانەکەیە. من لەگەڵ بەرپرسانی ئەوێ قسەم کردوەتیان یەک مانگ بەهۆی چاکردنی داخراوە. ئەمە باشترین کات بۆ ئەوە. پەیوەندیان پێوە بکە بزانە زانیاری چیان لایە. فەرمانتە گەورە. حیسام بەڵێ گەورم. بنکەی پۆلیس ئاگادارکەنەوە. دەبێ هەمومان وریابین حیسام. بە چاوە. نیازی بەڵێ گەورم. پەیوەندی بکە بە بنکەوە بڵێ گروپی تایبەتمان دەوێت. فەرمانتە گەورم. ناسر بنکە. گەورم پەیوەندیم کرد وتیان بەهۆی داخرانی مۆزەخانە هێزەکان لە مۆڵەتدان. ئێسکەکانی مۆزەخانە چی؟ بەڵێ ئێسکە مێژوویەکانیان لە مۆزەخانەکە داناوە. زۆر سپاس تەواو. گەورم لە بنکەوە ئامادەباشیان ڕاگەیان گویا دیارە تەقینەوەیەکی گەورە لە بازاڕ ڕوویداوە. لەم سەعاتە؟ بەڵێ داوای هێزی تایبەتیان کرد هەموو هێزەکان لە ئامادەباشی هەمان تەقینەوەن. هیچ دەبێ خۆمان بچینە مۆزەخانەکە. پێشتریشەم کارەمان کردبوو. ئەرێ دێناچارین. بنکەی پۆلیست ئاگاداری دۆخەکە بنەگەر شتێکی گومانایی بوو ئاگادارمانکەنەوە. نیازی تۆ لێرە بمێنە هەرچی ڕوویدا خێرا پێم بڵێ. دەرگاکە کرایەوە دەچمە ژوورێ. دەبێسیمەوە داوای هێزی یارمەتی بکە. ناسر ناوەند گوێم لێتە. ماندوو نەبنێمە دەچینە موزەخانەی سکە پێویستیمان بە پشتیوانی هێزی پلیسە تەواو. بەداخەوە لە ئێستا سەرجەم هێزەکان لە ئامادەباشی تەقینەوەکەدان. هیچ هێزێکمان نییە بۆ ناردن. سپاس تەواو. گەیشتم. ئەلۆ بنکە دەمەوێت هەواڵێکی تایبەتەن پێڕاگەیە. ئەم دوانە درێژ بوونەوە. خێرا دەرگا بۆ ماهیار بکەرەوە. وریاد نەگەر کامێراکان بە پۆلیسیان شوێنی ترەوە پەیوەند کرابێتن لە ماوەی چەند خولەکەوەی پلیسیەم شارەیە دەڕژێت هێرە. بۆ تەقینەوە ناسر کردی پێم وانییە پۆلیس دە شارما بێت. ئیسان تۆ بیرت کردەوە ئیشەکەت بکە. بۆ سێ دەقەی فەرمووی زەکە کۆتایی دێت و دەتوانن لە هەموو شوێنی بێت. شش پێنج خێراکە من لێرە بنە. خێراکە ئەم دۆخەکە ڕێک لە سوچی باکووری مۆزەخانەکەدایە. لە ژووری پاسەوانەکانەوە شتەی یەک لە گەورەترین هۆڵەکانی مۆزەخانەکە کەیستا چۆڵە. ڕێک بەرەو کۆتایی هۆڵەکە بڕۆن. دەگەنە ڕێڕەوەیەک کە دەتان باتە لای سندوقی سەرەکی مۆزەخانە.
ئێستا تەنیا دەرگایەک لە بەردەمتانە. ئەلۆ ناسر لەکوێ دایی؟ بستاوم بزانم چەندە پلیس دێن بۆ سێریا کارەکەم. قایفەکەم نەمتوانی بیانژمێنم. ئێستا لەکوێی؟ تا 2 دقەی دیکە دەگەمە شوێنەکەی خۆمان. باشە، ئاگات هەموو شتێ بێت. بۆ ئاسوودە بە. ئەرێ کاکە، ئەو کوڕینە چیان کرد بەو شتانێک کە پێمدان؟ ئێستا خەریکن لەسەر سندۆقەکە بەکاری دێنن. هەواڵت ئەدەمێ. دەرگای سندوقەکە کرایەوە. چیە خودەگیان یان چەند سێرە چەند کۆنە وەی سیرکە پیشەکە من تەواو بوو. وەرە با بڕۆین. داود وەرە. ئەو بڕۆوە دێم. خەریکم دەنگی بیسیمی پۆلیسەکان دەبیسم. خەریکن دێنە موزەخانە. ئۆتۆمبیلە بەبە تۆ لەوێ چ دەکەیت؟ دەخوات خە پشتی دەرگاکە تا پێم نەوتی نەیتە دەرەوە. من لە پشتی دەرگام بێمە دەری؟ نا هیچ مەکە تا خۆم پێت بڵێم. پۆلیسەکان تاوان لێرەن دیسیمەکەت بەکار نایدان. دەنگ بەن دەویسن. وەستا! لێرە نا لە پشتی موزەخانە ماتۆرسیکلەم بۆ داناوی. خێرا ڕێکەوە بەرەو جادە ڕۆژاوای چارن. چاوەڕێکە خۆم پێ دەڵێن سکەکان لە مەهیار وەربگرەوە بڕۆ شوێنێکی باش. ئێوە بە شوێنی دابڕۆن. هێشتا نازانین لە موزەخانەکە چی ڕوویداوە. شۆفری و ئۆتۆمبیلە سەرداوێکی گرنگە بۆمان. تەواو. گەورم تەرمی پاسەوانی موزەخانەکە لە پشتی بیناکەیە. ئیسیمکە بە عیساف و هێزی یارمەتی بنێرن دەی. بەڵێ بە چاوان. ناسر بۆ بنکە؟ دای خێرات ئافێک بۆ موزەخانەکە بنێرن. درەنگاتین. گەورم بڕوانە ئێرە.
نەفرەتی گەورم داوای یارمەتیم کردووە دیارە تەقینەوەکەی بازار تەنیا بۆمبێکی دەنگ بۆ خەسارێکیشی بەدواوە نەبووە ئەو ناپیاوە خۆی لە هیچ لە نادات وایە تەقینەوەکەش دەستی جەمشیدی کازمی لە پشتەوەیە ئەمە چییە؟ بێگومانم کونێ دەچێتە سیستەمەکانی مترۆ من دەبێت چی بکەم؟ نا هێشتاش لە شوێنمدا هەرەمەت هەیە پێم بڵێ؟ بەڵێ بزانە بە دڵنگی خۆت چیت کرد من؟ بێدەنگ بەس گوێگرە گەرا بڕ بۆ شەقامی پەنای کۆڵانی نەستەرن مەهیار دێت سکەکانە دەداتێ و پلیسەکان دەوێت دەکاتەوە دەرفەتت نییە تەنانەت وشەیەکی پێڵی ئەنجا دەچیتە کۆڵانەکە و لەوێ دەچیتە دووسای دەکا ناسن لەوێ چاوەڕێتە تێگەیشتیان گەڵێمەوە نا تێگەیشتم داود داود نا هیچ نەبووە تا تۆ یابیتەوە ئێمەش سکەکان دابەش ئەکەین ئەلۆ ئاغا ئاسوودە بیت هەموو لای خۆمە باشە ئاغا ژورە
بڵێ نیازی سالام بەیانی تۆش باش دەیبیسم ڕاست دەکەیت ئەدرەسەکەی لەکوێیە کوێ دەی باشە من نزیکم من لێرەوە دێم تۆ بانگی هەموو کوڕەکان بکە باوەڕ نێرە ناسر ناسر کامران هەموو کۆتایی هات هەموو شتێ لێرەیە لێمەیە ئەو چەکەت دابنێ وسم دای بنێ چۆن توانی تێرە بدۆزیتەوە بە خۆت بە دزەکردنە سیستەم ئەمنیەکان دەیتاکان کە لە ماڵی خۆتەوە دەتنار هەمومان شوێن هەڵکرد ئەوە مەحاڵە کەس نەچوێتە ماڵەکەی من ئەوە قەت ناکرێت ئەوە تەنیا شاخەوانەکان نین کە لە دیوارە بەرزەکان سەرەکەون ئێمەش هێزی وامان هەیە ئەم کارانە دەکەن شێت مەبە قەت پێم خۆش نییە یەک گول لە زیان لە پۆلیس دەم من هەمیشە پیاوی مامەڵەم ئیتر خەریکی ئیزعاجم دەکەیت هەمووی دادەنێم بۆ تۆ باشە بەڵام خۆتیشە بم بڕۆ دواوە دەستت بنە سەر دیوار ئەڵێم وتم بڕۆ دواوە دەستت بنە سەر دیوار بڕۆ دواوە بگەڕێوە بگەڕێوە قاچت کەرەوە قاچت کەرەوە قاچت کەرەوە چی خۆماوە ڕایت ئاگاتان لێبێ لەوەیە ئەوە بریندار بووی بەزایی تەرمێکیش لەوێدا ناوەن ناسر بە ڕێزڕایی تاوانبارەکەی قوڵبەست کرد بەڵێ گەورم لقی بانک لە بازارێکی سویسدایە بانکێکی بەناو بانک ئەگەر ڕێژەی مامەڵەی ساڵی پاری بڵێن بڕوا ناکەی 13 ملیارد دلار بەڵێ وەڵامەکەیان چی بوو فەکسەکەی لێرەدایە بە زمانی فەڕەنسا دەی باشە ئەو فاکسەم لێرە بوو وەرگێڕان بزانێت ڕێگایکمان بۆ دۆزێتەوە بگەڕێتەوە بۆ حیسابی بانکی ئێران بەڵێ بە چاوان گەورم هەواڵێک ئەو مەغزەنەی حەشارگەی جەمشید کازمی و هاودەستەکانی بوو دوێنێ بە تەقینەوە خاپور کرا بۆچی؟ لە خۆیەوە کوڕەکان بە نهێنی چاودێریان دەکرد بەڵام هیچیان نەیانزانی بەڵێ با هۆکاری بدۆزنەوە منیش دەچمە نەخۆشخانە فەرمانتە گەورم
ئاغای دکتۆر حسێنی بە ئورژانس. ئاغای دکتۆر حسێنی بە ئورژانس. سلام بە ڕێزڕایی. سەلام ماندوو نەبی، چه هەواڵی هەیە؟ جارێ ئاگای لە خۆی نییە، دوکتەر خەریکە فەحسی دەکات. وەرە کوڕم. سەلام ئاغای دوکتر. سەلام ماندوو نەبی. سەلام. خۆت چۆنی؟ سپاس دەکەم. وەزەی سەرت چۆنە؟ خراپ نییە. حاڵی چۆنە؟ حاڵی زۆریش خراپ نییە. لەگەڵ لە دوای پراسی گوزەراوە، شکانیشی نییە. پێویستمانە زیندوو بێت. بەگشتی دۆخی زۆر باشە. نازانم بۆ وریان نابێتەوە. نیگەران مە بەڕایت. دوسێ ڕۆژی دیکە دەنیتە سەر کورسی لێپێچینەوە. ئیشی ترنت نییە بەڕێز. سپاس بە قوربانت بم. خدا حافیز. خانمی دکتۆر مدەبری بە ICU. خانمی دکتۆر مدەبری بە ICU. پێبینی کوڕم، ئەمە دووار ڕۆژی ئەو کەسەیە هەموو بنەماکانی مرۆڤایەتی و یاسا پێشێ دەکات. ئەم پیاوەی کە لێرەدا کەوتووە و لەگەڵ مەرگ دەستە و یەخەیە ملیۆنان دلار پارەی لە حسابی بانکە. بەڵام بەم دۆخەوە هیچێکی سوودی بۆی نییە. جوان سەیری کە بابە، سنووری نێوان شەرەف و خەیانەت هەنگاوێکە. هەر لە ئێستاوە دەبێ فێر بیت لە زۆر شوێنی ژیان تا بڵێ نا. هەر کەسێ توانێ ناوتنی بە خەڵکی بێت هیچ کات ناکەوێت ئەم ڕۆژەوە، هیچ کات. با بڕین بابە. ئەو هەموو تاوان و جینایەت و دزیە بینم کە دەڵێم ڕقم لە ئینتەرنێتی تر. ئەو قسەت ناحەقە موژدەگیان. وەکو ئەو وایە بڵێ بە چەقۆ تەنیا دەتوانی خەڵک بکوژی. خۆ چەقۆ لە خۆیەوە نوێنەری جینایەت نییە. هەر بەم چەقۆیە نەشتەرگەریەکەن، گیانی خەڵک ڕزگارەکەن، شێوەی بەکارهێنانی گرنگە. بابە چەقۆ مەترسیدارە، چەقۆ دەستت زامدارەکە. قوربانت بم. بەڵام ئەگەر بزانی چۆنی بەکاربێنی ئیتر نەبوو خۆت مەترسی هەیە و نەبوو خەڵکیش گیانە کەم. بۆ بێدەنگی بابە؟ بەڵێ. وتم بۆ بێدەنگی؟ هیچ، بەس گوێم لێەوە بوو. سپاسدایە، منی تر دەنوم. شەو باش. کوڕەکەم زۆر خەریکە خەم دەخوات. بەهۆی ئەم ڕووداوانە لۆمەی خۆی دەکات. بەڵام ئەو فەقەت 14 ساڵیەتی. بی خودایکەکەم. بابە من لە وایرۆسەکان دەزانم، بەڵام نازانم بۆچی. من لە بنکە کەمپیوتەری ماڵ و لەپتۆپەکەم پێشکنی کوڕم. ئەو USB ترۆژانێکی پێشکەوتووی تێدا بووە کە جەمشیدی کازمی خۆی نووسویەتی و جۆرێکیش دایناوەکە ئەوەڵەن ئۆتۆڕانە کە خەرایە سەر کامپیوتەری خەڵک، USB کامپیوتەری خاوەن ماڵ بە ئۆتۆمات نەرمامێرەکەی ڕێدەکەوێت. سانیان چونکو دەست نووسیش بووە و بە تایبەتمەندی مودمی کامپیوتەر دێناسێتەوە، هیچ دژە ڤایرۆسێک ناتوانێت لە ئیشکردنی بخات. لەوەش گرنگتر کە لەسەر هاردی کامپیوتەری خاوەن ماڵدانرا دەستبەجێ بۆ IP ئەو کامپیوتەرەی کە بۆی دیاری کراوە سیگنال دەنێرێت. بۆیە لە کاتی وا دەستبەجێ ئەگەر کامپیوتەرەکە بڕواتە سەر ئینتەرنێت، کامپیوتەری هاکێرەکە ئاگادار دەکاتەوە و بە ئاسانی کامپیوتەرەکە هەک دەکات. هەر بەم شێوە. گوایە خۆیان بەرنامەی نووسی بە بابە؟ باڵێ، جگە لە زانیاری شەخسی ئێمە IP هەردوو سیستەمەکەشی دۆزیوەتەوە. ئەم کابرایە خەریکە لە IP کامپیوتەرەکەی ماڵەوەمانم بەڵایەمانە دێنێتە سەر. دەبێت تەمایل بین بزانین بە IP لەپتۆپەکە چه بەڵایەکمان بەسەر دێنێت. کەم جۆرە بابەتانە دەبیستم بێزم لە فێربوون دێت بابە. لە جێ سڕینەوەی ڕووکەشی مەسەلەکە و هەڵاتن لە فێربوون دەبێت لە پەنای زانست فێری ئەخلاقەکانیش بیت کوڕە باشەکە. بەسەر چاو بابە. نیگەران مەبە.
بابا یانی بابا ویستم بڵم کە زۆرم خۆشەوەی منیش خۆشتمەوێ بابا هەموومان خۆشمانەوێت بەبیری بکە باشە؟ سەلام خاتوو ماندوو نەبن ئەمن دەبن کە پۆلیسەوە پەیوەندی دەگرم ببورن ئاگادارن تاوانبارێک لە نەخۆشخانەیەوە خوێندراوە ئەگەر ئەکرێت دەمەوێت لەگەڵ پاسەوانی ژوورەکەی قسە بکەم ئەچاوان ئێستا پەیوەندت دەکەمە نەشتەرگەری پیاوانە بەڵێ سەلام خاتوو ماندوو نەبی سپاس بەڵێ فەرموون دەبن کە پۆلیسەوە قسە دەکەم دەمەوێت لەگەڵ پاسەوانەکە جەمشید کازمی قسە بکەم تەلەفۆنەکە ڕاگرن ماڵازم بەڵێ ئیشیان بە ئێوەیە بە من کێیە لە دایرەکەتان ماندوو نەبن سپاس بەڵێ فەرموون سەلام کاکە ماندوو نەبی من ڕایدە ئەحمەدیم سەلام بەڕێز ڕایت فەرموون تاوانبارەکە دۆخی چۆنە دۆخی نازانم بەڵام بێهۆشە باشە من زۆر لەوە نیگەرانم ئەوە زۆر مەترسیدارە زۆر وریای بن گەورە من بە وردی ئاگام لێیە دڵنیا بن خۆزگە دەستی بە کەلەپچە دەبەسترایە قڕێوێڵەکەوە بەڵام ئەو بێهۆشە و منیش کەلەپچە نییە پێ باشە ئێستا گرنگ نییە بڕۆ بەر دەرگای نەخۆشخانە من فەرمان دەکەم هەریستا مەفرەزەیەک بێتاوی کەلەپچەت بۆ بینی ناوت چی بوو؟ گەورم مەڵازم مەحموودی خەرەتمەند گوێ بگرە خێرەتمەند بە پەلە دەچی دەبەر نەخۆشخانە
کەلەپچەکە وەردەگری دەگەڕیتەوە کە تاوان مەرەکە وەریا بۆ دەستی کەلەپچە دەکەیتە خەرەگەڕەکەوە. شتێ بووە کاکە؟ نا هیچ نەبووە. ئەیوە ڕادەکەیت؟ ڕایت وتی کەسێک دەنێرێتە ئێرە بۆیە ڕاندەکرد. ترسام. مەترسە کاکە من لێرەم. ئەوە چییە کاکە؟ تۆ ئیتر لێرە چی دەکەیت؟ دەڕوم بۆ دەرمانخانە. دەرمانخانە خۆ لە ئێرەدا نییە. نهۆمی یەکەم لە پشتی بیناکە. ئێستاش نیوەشەوە داخراوە. دەی من چی بکەم؟ لەم شەقامە دەرمانخانێکی شەوڕۆژی هەیە. تاوێت تەنیا دەخولەک ڕێگەیە. زۆر سپاس. بۆ کوێ؟ لەم لاوە. دەرگای دووهەم لای ڕاست. زۆر سپاس. هذا شتێ بخۆ. کاکە ئەو مەفرەزەکەش نهات. من دەچمە سەرەوە کە مەفرەزەکە گەیی تەلەفۆن بکەن لە شەرگەری پیاوان. بڵێ مەلازم خەرەتمەندم دەوێت. خێرا دێمە ئێرە. دڵنیا بە خۆم بانگت دەکەم. هەبژی.
ڕۆ پێشەوە. ئەلۆ سەلام سەلام چی؟ دیسانەوە بیڵێ؟ دەمەگەر تۆ مردە بووی گەورم یەکسەر لێرە بووم قەت لێرە نەجوڵام بەخودا دەی بەس ئەو ساتێ تەلەفۆنت کرد ڕۆیشتم تەلەفۆنم کرد کەی ساعتێک لەمە بەردەی کێ وتی من تەلەفۆنم کرد خۆت وتت گەورم وتت ڕایید ئەحمەدیم لە بیرت نییە؟ کەوایەتر چی پێوتی؟ پرسیاری لە دۆخی تاوانبارەکە کرد وتی لەوانەیە خۆی کردبێتە ڕێوی تۆپی و کەلەپچەی بکە بە خەراوێڵەکە منیش خۆ کەلەپچەم پێ نییە تووڕە بووی وتت خێرا بڕۆ بەر دەرگا با مەفرەزێک بێت و کەلەپچەت بۆ بێنێ تۆیش چووی دەیچیم بکردایە فەرمانی ڕای چەندت پێچوو خێرا هاتمەوە 7 8 10 دەرەوە دەرەوە دەی نەخێر وا دیارەم دۆسی هەرگیز کۆتایی نایە ببەخشن بەڕێز ڕایید تکایە سەیری ئەم وایرانەکەن ئیدی بێهۆشیەکەیشی درۆ بووە گەورم لەوانەیە هەوڵ بدات بە پەلە لە تاران بڕواتە دەرێ ئەیسان بەڵێ گەورم لەسەر جادەکانی چوونە دەرەوە لە تاران سەیتەرەدا بنن چاوەڕێ فەرمانی منیش ناکەیت هەموو کاروبارەکانی خۆت دەبێت زوو تەواوکەیت گەراجەکان فڕۆکەکان زوو بەچاوان بڕیارە سبەی تیمێک بڕۆ لە ماڵی کامران ئەو بە باشی دەزانێت کە ماڵەکەی دۆزراوەتەوە و پێ ناچێ بڕواتەوێ لەوانەیە شتێکی بە سوودی تێدا بدۆزمەوە دەمەوێت خێرا لە هەموو بارودۆخی ئاگادارم بکەیتەوە تۆش پێوەستیەوەتی بەڵێ سەرچاو بە یارمەتیتان سەفای بەڵێ گەورم هەر شوێنێکە گەری هەیە دەستی بە کامپیوتەر بگات دەبێت لە کۆنتترۆل ئێمە بێت لە کافینێتەکان دەست پێ فەرمانتە گەورم خێراکەن